من ناوم محمد مدحت محمد بپێی ناسنامە و هەوێم و مەشهورم لە دەبەر و ناوکەسەکانی خۆمان محەممەدی مەلا ئەحمەد یەکەمین بەرهەمی جیاکراوەی من کە لەگەڵ بەڕێزەکانمان کە ئێمە هەشت براو خۆشکین ئەمساڵ کە جیا بووینەوە بڕیارمدا دوای مەصرفێکی زۆر و بە گوێرەی تەکنۆلۆژیای سەردەم تەسیسی تەرتیباتی مەڕەشەوانە بڕیارمدا ئەو حاڵەتەی کە ئەبینم لە غەزە ئەوەشتان لێ نەشارمەوە کە لە یەکی متەوەسە وەرگیرا مامۆسایەکی بەڕێزم کە زۆر ئیتقان و زۆر دڵسۆزیە بوو لە خوێندنا ناوەکەمی خوێندەوتی محەممەد مەدحەت محەممەد هەر ئەوا بە شێوازێکی زۆر ئەوە ئاسکەریانە وتم بەڵێ وتی ڕئیس غەزەی فەلەستین ئەو کاتە وازانم ڕئیسی غەزە ناوێکی هاوشێوەی ناوی من بووە جا هەر لەو کاتەوە من متەفائلم ئەم حاڵەتەش بەسەر غەزا نهاتوو هەر خولیای ئەوەم ڕۆژە لە ڕۆژان غەزە ببینم ئێستەیش خولیای ئەوەم ڕۆژە لە ڕۆژان من هاوشان و هاوسەنگەری ئەوانەی غەزە بم چ بە دەستگرۆیکردن و هاوکاریان چ بە ئەوەی حەز نەکرد ئێستا وەکو پەپولەیەک بەسەر ئەو شارە بخولێمەوە بەس داخی گرانم عەمیلی و سەرشۆڕی و وڵاتان و دەسەڵاتدارانی خەلیج وای کردووە کە هیچ کەس ناتوانێت بڕۆتەوە بەڵام خۆتوانین هاوسۆزیەک بنێنین ئەزاف الئیمان بتوانین بە درهەم و دینارێک یا بە گوڵەگەنمێک یا بە هەر شتێکی تر هاوسۆزیەک دەربڕین لەگەڵ هاوڵاتیە خۆشەویستەکانمان کە ئازانم لە سەدان 90 کوردستان ئێستا هاوسۆزە لەگەڵیانە و ئەوانیش هەر چاوەڕێ و ئومێدیان لە خەڵکی کوردستانە جارێکی تر سەلاحەدین ئاسا ئەوان لەو منزەقە نەجادەن و ئەو قودسە ئەو جارێکی تر لەژێر دەستی جوولەکە ڕزگار من بڕیارم داوە گەنم و داهاتی ئیمساڵم کە ئەلحەمدولیلا جێی 35 دوانمیەکە ئاوی ئەوە بەرهەمەکەیەتی ماشەڵڵا گەنمێکی باشە و هەر هەمووی بەبێ دەرکردنی یەک دەن گەنم هەمووی هەدیە و خەڵات بێ بۆ ئەهلی غەزە و لە قەوماوانی غەزە کە ئێستا ئەوان لە حاڵەتێکی زۆر پێویستن بەوەی کە ئەڵێن پێویستیان تەنها بە نان و بە ئارد هەیە ئیتر ئێمە لێرە ئەومان پێکرێ لە هەر حاڵەتێکی ترشا هەرچی تر لە کولی حالەتی حەدیث ئەو کاتە ئامادەین گیانە سەردەستین لە خزمەتیان. ئەم برا بەڕێزەیشمان ئەم ساڵ هەر لە سەرەتاوە بڕیاری داوە بێ ئەوەی بزانێ خێر و بێری ئەم خەلە و خەرمانەی چۆنە کە ئەزانێ وەزعی غەزە ئابە و شێوەیە ناڕەحەتن و وەزعی خۆمان شکر بەخوای گەورە خەڵک تێر و پڕە وەزعی باشە ئەتوانین کە هاوکاریە و خوشکبرایانەمان بکەین لە غەزە بڕیاری داوە بەرهەمی خەلەی ئەم ساڵی ببەخشێتە موسڵمانانی غەزە ئیتر لە ئەو ڕێگانەی کە دیارە لە هەندێک ڕێگەوە ئەتوانین بەرهەمەکان بگاتە ئەوێ بە تایبەتی کە ئەکرێتە پارە و ئەچێتە ئەوێ ئێمەش زۆر دوعای خێرمان بۆ هەیە زۆر سوپاسی ئەەکەین کە مووقفێکی زۆر جوان وە داهێنانێکی زۆر جوانە لە خێرکردن ئەم خێرە بۆ شوێنێکی وەها زۆر گەورەتر لە شوێنێک کە خەڵکەکەی تێر و پڕ بێ و وەزعی لە ئارامیا بێ و هیچ کێشەیەکی نەبێ بێگومان زەکاتی خەلە و خەرمان بە پێی داهاتەکەیەتی دیارە ساڵانە ساڵی وا هەیە کە خەلە و خەرمان باش دێت و ساڵی واش هەیە زەعیفترە ئەو ساڵانی کە باشن ئەوە واجبە لەسەر مسلمانان کە لەو بەرهەمەی کە دێتە دەستیان بە پێی ئەو بەرهەمە زەکاتی خۆیان دەربکەن ئەوش هەر تاقیکردنەوەیە کە چونکە هەموو کەس ناتوانێت ئەو زەکاتە دەربکە و دەستی تێ بچێ و بەڕێگەیەکی ترش خوای گەورە فەلاح یاخود جوتیار تاقیە کاتەوە ئەوش ئەوەیە جاروێک کەمبارانیە بەرهەمێکی ئەوتۆیان نایەتە دەست هەردوو لا بۆ جوتیار هەر تاقیکردنەوەیە و ئینشاڵڵا خەڵکی خۆمان خەڵکی کوردستان بەعام ڕوو لە ئەسلامە زۆرینەی مسلمانە لەو تاقیکردنەوەانە هیوادارین کە دەربچن و تا ئێسێش سوپاس بەخوای گەورە خەڵکێکی باش لەو تاقیکردنەوەدا دەرچووە پێرەکە هات بۆ لای ئێمە وتی درەوێکم هەیە و حەزی محەممە و فەرمووی تەواوی تەسلیمی غەزاکەم حتا یەک دەنگیشی هەڵناگرم بۆ خۆم جا من زۆر بەڕاستی بەوە دڵخۆش بووم داواکاریشم لە تەواو مسلمانەکان ئینشەڵڵا بێنە یارمەتی غەزە و ئاوا ئەوەیش پێداویستی و پارە بێ گەنم بێ خەلە بێ هەچێ بێ بۆیان بنێرنە ئەو دیوە ئینشەڵڵا